خواتان لەبێت. تۆڕی میدیای کۆمەڵ دەربارەی هەندێک چاواشەکاری کەناڵی ئەنارتی زمان حاڵی جوڵانەوەی نەوەی نوێ ڕوونکردنەوەیەک بڵاو دەکاتەوە کە ئەمەی خوارەوە دەقەکەیەتی. ڕوونکردنەوەیەک لە تۆڕی میدیای کۆمەڵەوە بەسەر سوورمانەوە لە کەناڵی ئەنارتی زمان حاڵی جوڵانەوەی نەوەی نوێوە گوێبیستی ئەوە بووین کە گوایە میدیای کۆمەڵی ئیسلامی تەنانەت یەک چرکە ڕووماڵی خۆپشاندانەکانی 12 ئابی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان لە شار و شارۆچکەکان نەکردووە. ئەگەرچی ئێمە نامانەوێت بچینە نێو ئەو جۆرە چەلەحانەیەوە چونکە لە بەرژەوەندی لایەنەکانی دەسەڵات تاوا دەبێ کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بکەونە گلەیە و گازندە لە یەکتر، بەڵام ئەوەی بیستمان لە شاشەیە نارتیەوە لەبەرەوەی دوورە لە ڕاستیەوە ناچارین وەڵامی بدەینەوە. گەرچی جوڵانەوەی نەوەی نوێ هیچ جۆرە ڕاوێژێکی لەگەڵ لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن نەکردووە و تاکلایەنە بڕیاری داوە و داوای لە هاوڵاتیان کردووە خۆپشاندان بکەن، بەڵام میدیای کۆمەڵ و بەتایبەت کەناڵی ئاسمانی پەیام ڕووماڵی خۆپشاندانەکانی کردووە و گیرانی تیمی پەیامنێرانمان لە هەولێر لە گردبوونەوەی زانایان و دەست بە سەراگرتنی پێداویستە ڕۆژنامەوانیەکانیان و بەرنەدانیان شاهێدی ئەو ڕاستیەن کە لە هەر کوێ نیگەرانی هاوڵاتی هەبوو بۆ داخوازیە ڕەواکانی تیمەکانی پەیام لەوێ دەبن. شاهێدی یار و نەیاریش ئەوەی سەلماندووە کە کۆمەڵی ئیسلامی سەرڕاستترین هێزی بەرەی داخوازی خەڵک و جەماوەری کوردستانە بەبێ بەکارهێنانی داوا و داواکاری شەقام بۆ مەرامی شەخسی و بەرژەوەندی تەسکی حزبی و مامەڵەکردن بە گیرفانی خەڵک و موچەخۆران بۆ خۆ دەرباسکردن لە تەلەسگەی دادگا و لێپێچینەوەی یاسایی. لەگەڵ بڕوای تەواومان بەو ڕاستیەی کە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەو بێباکەی لە ئاست داواکانی خەڵک و شەقامی ناڕازی ڕوە و هەڵوەشان و شکستێکی گەورە هەنگاودەنێ، هاوکات پێمان وایە بۆ فشاری کاریگەر بۆ سەرا و دەسەڵاتەی کە ئێمە نیگەران و تووڕەین لێی پێویستە هەموو لایەنەکانی بەرەی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ڕیزەکانیان یەک بخەن و قورسایی فشار و هەنگاوەکانیشیان لەو شوێنەدا بەرجەستە بکەن کە کاریگەری ڕاستەوخۆ بەسەر جومگە بنەڕەتیەکانی حکومڕانی هەرێمی کوردستانەوە جێدەهێڵن. لە کۆتاییدا هیوادارین کەناڵی ئەنارتی لە بری ئەوەی بازاری خۆی بە ڕەخنەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن گەرمکە ڕووی تیرەکانی لە لایەنەکانی دەسەڵات بێت و ناچاریشمان نەکەن وزەی خۆمان لە وەڵامدانەوەی تۆمەت و چەواشەکاری ئەواندا بەخەرج بدەین. ئەگەر نا بۆ خەڵک و جەماوەری کوردستانی ئاشکرا دەکەین کێ و کام لایەن ئەهلی ژوورە تاریکەکان و سەفقەی گوماناوی و بەلا ڕێدابردننی خواست و داواکاری شەقامی ناڕازی کوردستانە. تۆڕی میدیای کۆمەڵ 13 2020 زاینی.